بەسڵاوێکی دووبارە بۆیەوەی ئازیزی بینەری تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. زۆر سپاس بۆ هاوڕانی هاوکاریشم لە بەشی مۆنتاژ بۆ ئامادەکردنیم بەرنامەیە. ئازیزان باس دەکەین لە بابەتێکە لەم لانیکەم دو-سێ ساڵەی دوایدا لە ئێران هەمیشە جێی باس و مشتومڕ بووە. باسێکەکەین لە بارودۆخی دژە ئینسانی کرێکارانی ئەفغانستانی لە ئێران. کرێکارانی ئەفغانستانی لە ئێران بە کەمترین هەقدەست لە دژوارترین کارەکانی وەک بیناسازی، کورە پەسخانەکان، مرغداریەکان، گاوداریەکان و هەروەها ئەو کارانەی کە لەگەڵ مەوادی مەترسیدار و غیرە بێداشتی سەرۆکاریان هەیە سەرقاڵی کارکردن. نیازی سەرمایه‌داران بەکاری هەرزان و کرێکارانی بێبەش لە هەر شەشنە مافێکی یاسایی بۆتە هۆی ئەوەی کە کۆماری ئیسلامی لە چەند دەی ڕابردوودا کرێکارانی ئەفغانی لە ئێران تەحەموڵ بکات. بەڵام ئەم ڕژیمە لە حاڵێکدا کە بەتوندی ئەوان دەچەوسێنێتەوە لەم کرێکارانە لە هەلومەرجی ئاساییدا وەک ئامرازێکی سیاسی بۆ بردنەپێشی سیاسەتەکانی خۆشی کەڵک وەردەگرێت و لە کاتی شەڕدا وەکو گۆشتی دەمی تۆپ هەڵس و کەوتیان لەگەڵدا دەکات و لە هەمان حاڵدا لە بودجەی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکانیش بە بیانووی پەنادان بەم پەنابەرانە لەبێشەوە کەڵک وەردەگرێت. سەرمایه‌دارانی ئێران لە هەمان حاڵدا بە دامەزراندنی کرێکارانی ئەفغانی لە کارە دژوار و تاقەت پڕۆکیانەکاندا و نەدانی حەقدەستەکانی ئەوان دووبەرەکی دەخەنە ناو کرێکارانی ئێرانی و ئەفغانیەوە. ئەوان بە کەڵک وەرگرتن لە ڕاگەیەنەرەکان و تەشکیلاتەکانی وەک خانەی کارگەر کرێکارانی ئەفغانی وەک هۆکاری بێکاری و لە خوارەوەبوونی هەقدەستی کرێکارانی ئێرانی لە قەڵەم دەدەن و تەنانەت زۆربوونی تاوانەکانی ناو کۆمەلگا لە ئێرانیش دەخەنە ئەستۆی کرێکارانی ئەفغانیەوە. سەرانی ڕژیم لە هەمان حاڵدا کە وەکو ئامرازێک لە کرێکارانی ئەفغانی کەڵک وەردەگرن لە هەمان حاڵیشدا ئەوان بە سەرچاوەی خەسارەی کۆمەڵایەتی و ئەو نەهامەتیانە دەناسێنن کە خۆیان لە پەرەسەندنیاندا ڕۆڵی سەرەکیان هەیە. ئەوان شایعەوە بڵاو دەکەنەوە کە ئەگەر کرێکارانی ئەفغانی دەربکرێن دەوڵەت دەتوانێت ساڵانەی 1 ملیۆن پیشە دابین بکات. ئەوان بە تایبەت ئەو کرێکارانەی کە ئیقامەیان نییە زۆرتر دەچەوسێننەوە. بنەماڵەکانی ئەم کرێکارانە لە بێهداشت و دەرمان و منداڵەکانیشان لە مافی خوێندن بێبەشن. کاربەدەستانی ڕژیم هەروەها بۆ منداڵانەی کە دایکیان ئێرانی و باوکیان ئەفغانیە شناسنامەیان پێنادەن. ئەو کرێکارانش کە ئیقامەیان هەیە تەنیا ئیزنیەوەیان هەیە کە بە ڕشوەداین بچنە ناو ئەو ناوچانەی کە بۆیان دیاری کراوە. ئەگەر کرێکارێک کە ئیقامەی هەیە لەو ناوچەی کە بۆی دیاری کراوە بێکار بکرێت و بچێتە ناوچەیەکی دیکە منداڵەکانی لە مەدرسەکانی ئەو ناوچەیە کە تازە دەچێت وەرناگیرێن و خۆشیان دەستگیر دەکرێت. ژمارەیەک لەو کرێکارانەی کە بۆ ناوچە قەدەغکراوەکان ڕۆیشتون کاتێک کە خاوەنکار هیچ پێویستێکی پیان نەماوە و ویستوێتی لە دانی مافەکانیان خۆ بپارێزێت بۆتە هۆی دەست بەسەرکران و دەرکرانی ئەو کرێکارانە. بەڵام هەلومەرجی ژیانی منداڵانی بنەماڵەکانی پەنابەری ئەفغانی لە دڵی هەژاری و فەلاکەتی بنەماڵەکانیاندا زۆر دڵتەزێنتریشە. نزیکەی 400,000 منداڵ خەڵکی ئەفغانستان کە دانیشتووی ئێرانن لە بەردەم مەترسی گیرۆ دەبوون بە خەسارەی کۆمەڵایەتی جۆرا و جۆرن. زۆربەی ئەم منداڵانە تووشی نەخۆشی جۆرا و جۆر هاتوون و لە بەردەم مەترسی دەستدرێژیدان کە هیچ کات لە هیچ شوێنێک باز ناکرێت. تەنانەت لەم بوارەشدای جۆرە ئامارێک لە پەیوەند لەگەڵ ڕێژەی گیرۆدەبوونی ئەم منداڵانە بە خەسارەتە کۆمەڵایەتیەکانەوە بڵاو ناکرێنەوە. ئەوان لە ئیمکاناتی خوێندن و بێهداشت بێبەشکراون و ڕۆژانە لە نێو شارەکاندا خەریکی فاڵگرتنەوە و کارگەلێکی لەم چەشنەنیان خەریکی کارکردن لە هەلومەرجی دژوار لە کارگاکاندان و لە لانی کەمی ئیمکانات و مافەکانیان بێبەش کراون. بە درێژەی ساڵانی ڕابردوو سیاسەتەکانی دژی ئینسانی و سەرکوتگەرانی ڕژیم بە تایبەت پڕۆپاگەندەی ژەهراوی لە دژی خەڵکی ئاوارە و پەنابەری شەریف و بێبەشکراوی ئەفغانی بۆتە هۆی سەپاندنی بارودۆخێکی دژوار و چارە ڕەشی زۆرتر بەسەرەواندا. بە ملیۆنەها ئینسان زیاتر لە 3 دەیەیە کە بەهۆی هەلومەرجی مەینەتبار و شەڕ لێدرا و وێرانی بربڵاو لە ڕووی ناوچاریەوە ئەفغانستانیان بەجێهێشتووە و لە ئێرانیش بە وەحشیانەترین شێوە دەکەوتنە بەر سەرکوت و سوکاتی پێکردنی ڕەسمی لەلایەن حکوومەتەوە.
سیاسەتی دژە ئینسانی ڕژیمی ئیسلامی و بەرتەسکردنەوەی داخوازیەکانی پەنابەرانی ئەفغانی لە بوارەکانی وەرگرتنی ئیقامە، دۆزینەوەی کار، مافی خوێندن، مافی نیشتەجێبوون و بەشداربوون لە لانیکەمی ئیمکاناتی ژیان لە پاڵ پەسەندکردنی یاساگەلێکی وەک قەدەغەکردنی کار، بێبەشبوون لە خوێندن و پێکێنانی خانەوادە و مافی نیشتەجێبوون ژیانی زیاتر لە 3 ملیۆن ئینسانی کە 1 ملیۆن کەسیان مناڵن خستۆتە دژوارترین هەلومەرجەوە. ڕژیمی ئیسلامی و یاسای دژە ئینسانیەکانی ئەم ڕژیمە هۆکاری سەرەکی ئەو ستەم و ئازارانن کە لە دژی پەنابەرانی ئەفغانی بەڕێوە دەچێت. کرێکارانی پێشڕەو لە ئێران بەردەوام وەحشیگەری بۆرژوازی و ڕژیمی ئیسلامی لە دژی کرێکاران و پەنابەرانی ئەفغانیان بە توندی داوەتە بەڕەخنە و لە بەرامبەر هێرشی دەوڵەتی سەرمایە پشتیوانیان لەم خەڵکە کردووە. کرێکاران و پەنابەرانی ئاوارەی ئەفغانی شایستەی زۆرترین پشتیوانی لەلایەن کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی ئازادی خواز و یەخسانی خوازی ئێرانن.